مێرووی سن مەترسی گەورەی لە سەربەرهەمی گەرمی جوتیارانی هەڵەبجە و شارە زۆر دروست کردووە. لە ئێستادا ئەو مێرووە زیان بەخشە لە قۆناغی تەشەنەکردندایە. ئەگەر بێت و قەڵاچۆ نەکرێت بە وتەی جوتیاران ئەوە بەرهەمی گەرمی ئەمساڵیان لەدەسەچێت. بۆیە جوتیاران لە کۆبوونەوەیکیاندا لەگەڵ لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان مەترسیەکانی مێرووی سنیان خستە ڕوو. هیوایان خواست وەزارەتی کشتتوکاڵ بە پەلە بەرگری لە تەشەنەسەندنی ئەم مەترسیە گەورەیە بکات. سون زۆرە و ئێستا لە مەرحەلەیەکە کەوا گەرادا ئەکا ئەگەر تاوەکو مکافەحە نەکرێت هەتاوەکو گەنم زەرد ئەوێت هەموو ئەو سونانە گەورە ئەون و ئەدەنە گەنمەکە لە ماوەی هەفتێک ئایبادەیەکەن. جوتیارێکی دیکە پێی وایە ئەگەر ئەم ساڵ هەوڵی قەڵاچۆکردنی یەکجاری ئەم مێروویە نەدرێت ئەوە ساڵی ئایندا بێهیوا ئەبن لە دووبارە چاندنەوەی بەرهەمی گەنم. سون حالیان زۆرە ناو گەنمەکان ئەگەر ئێستا ساڵ فریایی نەکەوین وە ساڵی عادینا بێ کشتتوکاڵ و دەست لە گەنم و هەڵبگرین. بەڕاستی گەنمەکانی هەمیە مژێ و دوایی گەنمەکان عملی هیچی و هیچ عملێکی نییە بۆ ئێمە هیچ سوودێکی لێ نابینین لەو کشتتوکاڵە. جا داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەمی بەهانامانەوە بێ لە ڕێم کەناڵی بەڕێزی کەناڵی بەڕێستانەوە بەهانامانە بێ قەڵاچۆی سوونمان بۆ بکەن و هەوڵێکمان بۆ بدەن. بۆ قەڵاچۆکردنی مێرووی سن لە هەڵەبجە و دەوروبەری جوتیاران پێویستیان ساڵانە بە زیاتر لە 1500 لیتر دەرمانی قڕکەر هەیە. بەوتەی ئەندامێکی پەرلەمان وەزارەتی کشتتوکاڵ تەنها 60 لیتری بۆ ئەم ساڵ دابین کردووە. دیسان سون دروست بووەوە دیسان وەزیری کشتتوکاڵمان بان کردێتەوە بۆ پەرلەمان ئەو قەناعەتی وایە ئەو وەزع بەو جۆرە نییە سونەکە بەو نەوعانیە هیواداری قسەکەی جەنابی وەزیر بێ خۆ ئەگەر واش بێ وعدی داوە بە لیژنەی کشتتوکاڵ کە بانگمان کردوێتە پەرلەمانی کوردستان لە 3 هەفتەی پێشوو کە مەسئلەی سون لە ڕێگەی دابینکردنی دەرمان بۆ بنکەکانی کشتتوکاڵی و بەڕێوەبەرەتەکانی کشتتوکاڵی بەسەر جوتیارانە دابەش بکرێ بۆ ئەوەی بتوان مکافەحەی مەسئلەی سونی. ئەو بڕێکە وەزارەتی کشتتوکاڵ داوێتی بە بنکەکانی خۆی زۆر کەمە بۆ قەزایەکی گەورەی وەک هەڵەبجە و دەوروبەری 60 لیتر دەرمانی سونی ناردووە کە ئەمە زۆر کەمە خۆی پێویستی بە 1500 بۆ 2000 لیتر دەرمانی دژە سون ئەبێت. ساڵی ڕابردوو وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان 100 ملیۆن دیناری بۆ قەڵاچۆکردنی مێرووی سن تەرخان کرد. لەم ساڵیشدا کە مێرووەکە بە شێوەیەکی بەرفراوان سەری هەڵداوەتەوە بە بڕوای جوتیاران دەبێت وەزارەتی ناوبراو هەوڵی زیاتر بدات بۆ قەڵاچۆکردنی مێرووی سن چونکە بەرهەمی گشتی گەرمی جوتیاران لە بەردەم مەترسیدایە. ئەگەر بێت و زیانەکانی ئەم ساڵیش زۆرتر بێت ئەوە ساڵی ئایندا کەمترین بەرهەمی گەنم دەچێنرێت. ئەمەش مەترسی بۆ سەر ئاسایشی خۆراک بە بەرهەم نێنانی گەنم دروست دەکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.